باز لەواکرێکە پلانێکە بۆ کوشتنی خومینی ئەوە کەی بوو ینی ئەو پلانە لەلایەن چیەوە ئامادەکرا بوو؟ ئەمە جاری یەکەمە لە ڕوودا و ئەمە دەبیستە. بەڵێ بەڕێوبەری ئەمن کە ناوی سڕۆح نەجرس بوو ئێستا لە ئیماراتە و لەوێ پەنابەرە. ئەو پیاوە بۆ خۆمی گێڕایەوە. ئەو کاتەی هێشتا ئەفسەر بوو لە بەغدا. سڕۆح ڕاست پێدرا بوو کە خومینی بکوژێ. هەموو ئامادەکاریکی بۆ کرابوو. ژمارەیەک لە ئەفسەرەکانی ئەمنی نەجەف چاوەڕێی بوون بێت و دەست بەکارەکە بکەن پێش ئەوەی لە عێراق دەربچێت و بڕوات. چون بیکوژن گوتی گەیشتینە شوێنەکە ئەمە خۆی گێڕایەوە و منیش بە ئاشکرا باسی دەکەم. باگوێی لێم بێ و بڵێ نا من شتی وام نەگوتووە. گەیشتبوونە شوێنەکە و گوتی لەوێ ئاگادار کراینەوە. خۆ دەزانی لە ئەمن جیهازمان هەبوو. ئامێری هۆکی تۆکی و جۆری دیکەشمان هەبوو کە لە ناو ئۆتۆمبیلدا دەندرا. گوتی ئاگادار کراینەوە کە کارەکە نەکەین و بگەڕینەوە شوێنی خۆمان. گوتی ئاوا ئاگادار کراینەوە کە واز لە پیرەکە بهێن و مەچنە لای. واتەمەی کوژن جێبەجێ مەکەن. ئەوە بوو گەڕانەوە و تێنە دەگەیشت کە بۆچی نەیان هێشتۆ بیکوژن. بڕیار بوو بکوژرێ. بەڵام بارودۆخی سیاسی ئەو کادوا بووە. فەرمان لە سەدام حسێنەوە هاتەبوو کە دەست لەو کارە هەڵگرن و تەواوی نەکەن. خوا دەزانێت چی ڕووی دەدا ئەگەر کوشت بایان. خۆ زۆر ئاسان بوو خەڵکی دیکەی پێتاوانبار بکەی چونکە کوڕەکەشی ئاوا کوژە. مخابەراتی ئێرانی کوڕی خومینیان لە عێراق کوشت. دەکرا باوکیشی بە هەمان شێوە لەلایەن مخابەراتی ئێرانەوە بکوژرێت. ینی مخابەراتی عێراقی کوڕەکەیان کوشت؟ نا ئێرانی کوشتیان. بەڵێ ساواک جەماعەتی شاه چونکە خومینی لا ئێمە بوو. بە شێوەیەک توانیان بگەنە کوڕەکەی و تیرۆری بکەن. کەواتە و پلانی کوشتنەکەی خومینی لەلایەن حکوومەتی عێراقیەوە لە سەدامی ژەبێ ئاگادار بوو بێ بۆ حسابەی جەناب دەڵێ؟ بێگومان کاری لەو جۆرە ممکن نەبوو بەبێ ئاگاداری سەدام حسێن بکرێت. کەواتە بۆ پەشێمان بەوە لە ئاخیر دەقایە پەشێمان. کەس ئەوە نازانێت. ڕەنگە فەرمانێک لە دەرەوە هاتبێ. دەڵم ڕەنگە خوا دەیزانێ بۆچی پاشکەس بوو. ئەگەر جێبەجێ کرابە لەوانە بوو باشتر بێ. دەکرا بخرێتە ئەستۆی مخابەراتی ئێرانی و ئیدی کۆتایی دەهات. بەڵام ئەوان پلانیان فراوانترە. کێ دەتوانێت بڵێ سەدام حسێن خۆیشی پەیوەندی لەگەڵ مخابەراتی ئەمریکی نەبووە و ئەوان ڕێگەیان داوە یان ڕەزامەندیان نەداوە لەسەر کوشتنی خومینی. ڕەنگە ئەوان ئامادەکاریان کرد بێ بۆ ئەوەی خومینی دەسەڵات بکرێت دەدەست پاشەوەی لە عێراق دەڕوا و دەچێتە پاریس و زۆر نابات دەگەڕێتەوە و بە ئاسانی حکوم دەگرێتە دەست. سواری فڕۆکەیەک دەبێ و هەرکە دابەزی حکوم دەگرێتە دەست. تەنانەت ئەوەش بە پلان بووە.